اس 400 رووسی هێناوە دای مەزراندووە بەڵام ئەوەی حەسەبی معلومات بزانم لای نەجەف ئاباد و ئەو ناوچانە ینی نێزیک ئەسفەهان بەڵام ئێس 400 کیلۆمەتر ئەپارێزێ خاکی ئێران زۆر فراوانە دوایە ئەو مەنزومەی ئێس 400 کە تۆ دایانەی موسەیەرات لە هەموو لایەکەوە شاخە بۆیە ڕواتن تۆ بەهێویستیت بە مەنزوماتی تر هەیە وەکو بووک پانسێر کە ئەمە بپارێزیتن هچکی و ناینی وەرگرتووە بەڵێ ئەویش مەنزومەیەکی دیفاعجەوی زۆر باشە بەڵام هەر بەرامبەر بە هێزی ئاسمانی ئیسرائیل جارێ زعیفە ئەی لە چی ڕوویەکی ترەوە خۆی بەهێز کردووە لە بڵین ئەم هینانەی کە لێدرا ئیسرائیل لە مەنەسەی ئیطلاقی سەواریخ دۆ موشە کە تێگری ئەبێ قاعیدەتە بێ لەبانەوە قاعیدەیە دانی تێگریتن باش ئیسرائیل لە 150 ئەو مەنەسانەی تێکدا هەمووی سوستان تەقاندیەوە ئێستا هەنێ مەنەسات هەیە لە بن زەویە خەریکی باشکردنەوەی ئەوانەیە لە ماوەیەش لە ڤیددیۆیەکە بینیم یەک دوو دانەی تەقان لە بن زەویەوە کە ئەمانە باش بۆتەوە و بەکارهێنا بەس هێشتان هەرکەمە زۆر زەعیفە لێ ئەدرێتەوە